ساڵتان لێ بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە بودجەی هەرێمی کوردستان دەکەین و تا چەند گەڕانەوەی بودجەی هەرێمی کوردستان دەبێت ببێتە مەرجێک لەلایەنە سیاسی کوردیەکانەوە بۆ بەشداریکردن لە حکوومەتی داهاتووی عێراقا لە چەند سەرچاوەیەکی ڕۆژنامەوەییدا لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوە بڵاوکرایەوە کە بەغدا موچەی 2 مانگی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین دەکات بەڵام لەو بارەیەوە بەوتەی فازڵ نەبی کە بریکاری دەست لە کارکێشاوی وەزارەتی دارایی عێراقا ئاماژەی بۆ دەکات تا ئێستا هیچ شتێک لەو بارەیەوە نەگەیشتووەتە وەزارەتی دارایی و ئەوشی ڕاگەیان کە خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم پەیوەندی بە فەرمانگەی محاسبەوە هەیە بەڵام تا ئێستا هیچ شتێک نەگەیشتووەتە دەست ئەو فەرمانگەیە کە سەر بە وەزارەتی دارایی عێراقا. لەو بارەیەوە فریاد ڕەوانزی کە ئەندامی لیژنەی دانوستانکاری کوردە لە گەشتی هەواڵەکانی کاتژمێر 4 ئەنارتیدا ئاماژەی بۆدا کە بەبێ گەڕانەوەی بودجەی هەرێم بەشداری حکوومەتی نوێی عێراق ناکەن و ئەمڕۆژ بینیمان کە مالیکی سەرۆکی کاربڕەکەری حکوومەتی عێراق لە وتەی هەفتانەی خۆیدا ئاماژەی بۆدا کە دەبێت حەیدەر عەبادی قبوڵی ئەوە نەکات لایەنەکان مەرجی پێشوەختەیان هەبێ بۆ بەشداریکردن لە حکوومەتدا و ئەوەی ڕاگەیاند کە ئەگەر هەر لایەنێک مەرجی بەشداریکردنی هەبوو لە حکوومەتدا خۆت مەرجی پێشوەختەی هەبوو دەبێت ئەم حکوومەتی زۆرینە پێک بێنێت واتە عەبادی حکوومەتی زۆرینە پێک بێنێت. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تا چەند ئەم قەیرانە دارایی کە لە ئێستادا دروست بووە بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان نەهاتنی موچەی فەرمانبەران کە نزیکەی 8 مانگ دەبێت ئەم قەیرانە بەردەوامە و ئێوە چی دەڵێن لەو بارەیەوە کە دەبێت ئێستا لایەنە سیاسی کوردەکان بیکەن بە کارتی فشار و وای دانێن کە ئەگەر هاتوو بودجەی هەرێمی کوردستان بەشە بودجەی هەرێمی کوردستان نەگەڕێنرایەوە ئەو کات کورد بەشدار نەبێت لەم حکوومەتەی بەغدا لە کاتێکدا کە هەندێک لایەنی تر پێیان وایە کورد دەبێ بەشدار بێ دۆخی ئێستای عێراق جیاوازە و بەشداریکردنی کورد لە حکوومەتی ئێستای عێراقدا واتە چەسپاندنی ئەو مافانەی کە هەیەی و ئێستا هەلێکە بۆ کورد کە داواکارەکانی بخاتە ڕوو ئێمە دوێنێ باسمان لەم تەوەرە کرد و پێیان وایە کشانەوەی کورد ئەگەر هاتوو ڕێکەوتن نەکرا لەسەر گەڕانەوەی بودجەی هەرێمی کوردستان کشانەوەی کورد لە بەغدا واتە بەردەوامی کێشەکان بەردەوامی قەیرانەکان و پەککەوتنی جێبەجێکردنی مادەی 141 لاکردنەوەی بودجەی پێشمەرگە. پێتان چۆنە دەبێت ئێستا هەرچەندە بە فەرمی ئێستا کە فریاد ڕەوانزی ئەندامی لیژنەی دانوستانکارە ئاماژەی بۆ داوە کە ئەگەر هاتوو بودجە نەگەڕاندرایەوە بۆ هەرێمی کوردستان کورد بەشدار نابێت لە حکوومەتی داهاتوو. ئێوە پێتان چۆن قسە لەسەر ئەمە دەکەن لایەنە سیاسیەکان دەبێت ئێستا چۆن خۆیان یەکلاکەنەوە بەوەی کە ببێ بە مەرجی پێشوەختە ئایا بیکەن بە مەرجی پێشوەختە یا خودەمە کاتی نییە دەبێت کورد بەشدار بێ بۆ ئەوەی نەک تەنها گەڕانەوەی بودجەی هەرێمی کوردستان مادەی 140 بودجەی پێشمەرگە یاسای نەوت و غاز ئەمانەش بکرێن بە مەرج لەگەڵ ئەوەی کە بەشە بودجەی هەرێمی کوردستانی شێکێک بێت لەو مەرجانە. لە فەیسبوکەوە بەناونیشانی facebook.com/نالیەتیڤی بۆ چوونەکانتان دەخوێنینەوە و ڕاستەخۆ دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپیشەوە بەشدار بن. سەلاح لە کەلارەوە یەکەم پەیوەندیمانە ئەم کاتت باش کاک سەلاح. کاکەم کاتتان باش. زۆر سپاس فەرموو کاک سەلاح. سەلاح شێخ لەنگەری لە کەلارەوە عەز دەکەم. خۆشحاڵین فەرموو. بەڕێزم من پێشەوەی وەڵامی پرسیارەکەتان بەمەوە تێبینیەکمەیە لەسەر هەواڵەکانتان ێستا پێش 5 دەقەیەک لە بەرەکانی جەنگەوە لە جەلەولا ئەو پەیامنێرەتان هەواڵێکی بڵاو کردەوە گوایە پێشمەرگە لە ئانوسادا لە کاتی سعاتی سفردا هێرشەکات بۆ سەرمۆرگەکانی داعش لە جەلەولا. بەڕاستیەوە وەکو تێبینیەک بۆ جەنابتان و بۆ هەموو کەناڵەکان ئەوە حەزەکەم و خاڵە بزانن ئەوە گەورەترین خزمەت بە دوژمنەکان نابێنی هێنی کاک سەلاح بەڵام دیاریکردنی کاتەکە لەوە چێت ئەمە زانیاری سەربازی بێەوە نابێت تۆ ماشای هەمووتیان کە چۆنە بێ بڵێ دوژمن ئامادە بە منەوە هاتم داواکارم ئەمانە خاڵە لەسەرم حساب نەکەنما تۆ تەماشای هەموو کاک سەلاح لە دوێنێەوە لە هەموو میدیاکانەوە بڵاوکراوەتەوە کە ئێستا پێشمەرگە لە ئامادە باشیدا بۆ هێرشکردن بەڵام دیاریکردنی کاتەکە وتنی کاتەکە بەڵێ بەڵێ فەرموو کاک سەلاح گوێم لێتە داواکارم نەمبڕی ئەمە قوربان بەڵێ بەنسبەت بودجەوە بەڵێ بەنسبەت بودجەوە
من ئەڵێم هەموو بوجە و هەموو داواکاریەکان بکرێتە قوربان مادەی 140 ئەگەر مادەی 100 جێبەجێکرا هەموو خاڵەکانی تریش جێبەجێ ئەکرێ با هەموو داواکارەکانی کورد لە مادەی 104 جێبەجێ بکرێت ئەو کاتە دەرەکەوێت ئەم حکوومەتی ئایندە نیەتی پاکە لەگەڵ کووردا و دوای ئەگەر ئەو داواکاریش بەدەم بێت بە نووسینیش هیچ نییە هەموو شتەکانمان بە نووسینە ئەمانە. بەڵێ کاک سەلاح زۆر سپاس بۆ کاک سەلاح لە کەلارەوە. سامان لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک دەستخۆشی بەرنامەکە دەکەم تۆرێکی جوان هەڵبژار بەنسبەتە و پرسیارانەی بەڕێز لە کە کراوە کرێت ئەو پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پێش هەموو شتێ بجێ ئەو 10 ساڵەی پێشمەرگە ڕاستکاتەوە بڵێکەوە حکوومەتی مالیکی ئێمە بینیمانەوەی دەبێت تۆپ دەبا بۆ شتەکانش تەسلیم بکرێتەوە بە مەزون دەرزانەی و دەبێت تەسلیم بکرێتەوە چە کوشتانەی دانەمێنێ بەڵام ئێستا کاتیەوە هاتووە مالیکی بزانێ کە ئەم چە کوشتە چەند بەکارێ عێراق و هەرێمی کوردستانش هات پێشمەرگە زۆرە پێشمەرگە کا بۆ شێوەیە ئەمە خەتەراتێکی گەورە بوو دەبێت شتە چارەسەر بکرێ پارەوەش بگەڕێت دووەم تشتش دەبێت بکرێ بە مەرز بەسەر حکوومەتی عێراقی و لەگەڵ بودجە و مادەی 140 لەگەڵ مەرجەکەش کاتێکی سەختێکی زەمەنی بۆ دابدرێت لە مودەی ئەو نەیانە توانی بیگەڕێتەوە ناوچانە ڕاستەوخۆ گەڕێنەوە سەر هەرێمی کوردستان واتە کاک سامان نەک تەنها گەڕاندنەوەی بەشە بۆ جێی هەرێم مادەی 140 و پرسەکانی تریش بکرێن بە مەرج یەکەم جاریان بە مەرجێکی دیاریکراوش بە مەرجێکی دیاریکراوە بە ماوەی 2 مانگ بێ 3 مانگ بێ 3 ساڵ بێت نەک ساڵ بە ماوەی ساڵ ئەگەر توانێت جێبەجێکی توانە نەتوانێت هێزی پێشمەرگەر و منتیخانێکەوە ئێستا بەدەستمان نایکشێنینەوە ئەگەر نەشت کرد ئێمە ڕاستەخۆی گەڕێنەوە سەر هەرێمی کوردستان ئەمە دەبێت سەرکردایەتی کورد زۆر وشیار بێ لەمەوە شتە بکات بەڵام لەگەڵەوەشە بێ پارەی پێشمەرگە بگێڕێتەوەکەوە 2 ساڵە بودجەکەیانە خەوا دەستخۆشی بەرنامەکەتان سپاس بۆ کاک سامان لە هەولێرە بەڕێزان با لەسەر ئەم بابەتە بۆ شێوەیە قسە بکەین کە هەمومان دەزانین کە ئێستا مادەی 140 ئەگەر هات و بەغدا کورد کردی بە مەرجێک ڕەنگە بەغدا بتوانێت ڕێکەوتنیەکی لەسەرکە بەڵام ڕەنگە پێویستی بەکات بێ بۆیە ئێستا ئەوەی کە پەیوەستە بە شەبوجەی هەرێمی کوردستان دەبێت ئەم مەرجە بەجیا و بکرێت بە مەرجی یەکەم بۆ دانوستانیان هەموو مەرجەکانی تر کە مادەی 140 بودجەی پێشمەرگەیە یاسای نەوت و غازە هەمویان بەیەکەوە بکرێن بە مەرجێک بۆ بەشداریکردنی کورد لە حکوومەتدا کە تا ئێستا بە فەرمیۆک ئاماژەمان پێدا هەرچەندە فریادڕەوەنزی کە ئەندامی لیژنی دانوستانکاری کوردە بە ئەنئارتی ڕاگەیان کە ئەگەر هاتوو بودجەی هەرێمی کوردستان بەشە بودجەی هەرێمی کوردستان نەگەڕندرایەوە ئەمان بەشدار نابن بەڵام بە فەرمی ئەمە قسەی هەموو لایەنە سیاسیەکان نەبووە ئێستا و نەیان کردووە بە قسەیەکی فەرمی کە مساومەی لەسەرکەن قسەی لەسەرکەن لە بەغدا ئێوە بەو شێوەیە دەبێت قسەی لەسەرکەین ئایا گەڕانەوەی بەشە بودجەی هەرێمی کوردستان بەجیا بکرێت بە مەرجێکیان لەگەڵ مەرجەکانی تردا هەمووی کورد چاوەڕێی ئەو کە هەمویان جێبەجێ بکرێن یان ڕەزامەندیان لەسەر بدرێت بۆ ئەوەی بەشدار بێت لە حکوومەتدا. سەمەند لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش. باشی براسم زۆر سپاس دەکەین. وڵی براکە من لەسەرەوەتەوەڕێنیە من پرسیارێکی ترمەیە ببوورە کاک سەمەند ئەگەر بە کورتی بکرێ بە کورتی قسە بکەی بۆ ئەوەی کاتەکەمان زیاتر سەبارەت بە تەوەرەکە بێ. وڵی من باسی ئەو دەکەم من پێشمەرگەم ئێستا سلفەی عقاری ناتەوە پارەم نێبیدەم بەڵێ ئێستا نیمە بیدەم چی بکەم نەموچ نەهات بە نە شتێکانی با کارنێتی قسێک لەسەرەوە بکانی پێشمەرگە لە دنیای وێران بووە هیچ پارەی ئێستا پێشمەرگە نییە. باشە کاک سەمەند تۆ دەڵی لەسەر تەوەرەکە قسە ناکەم بەڵام هەر پەیوەستە بە تەوەرەکەوە ئەوەی کە یەکێکە لە کێشەڵوەسراوەکانی نێوان هەولێر و بەغدا بودجەی پێشمەرگەیە دابین نەکردنی بودجەی پێشمەرگەیە بێت باشە یەکلا بکرێتەوە کورد بیکە بە مەرجێکیان تەنها لە ئێستادا پێویستە قسە لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان بکات. من باسی شتە ناکەم من باسی ئەوە دەکەم سەرکردەیەکی کورد و کارنێتی هەستێ قسێ بکە بۆ خەڵکی هەژار ئێستا پارەی نییە حەقاری بدا زیاد داوێنە سەری حرام دەبێت. بەڵێ سپاس بۆ کاک سەمەند لە هەولێرەوە. جوانە لە سلێمانیەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش. ئەم کاتۆ باش سپاس دەکەین جوانە خان. زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس فەرموو جوانە خان. سپاس دەکەم وڵی من تەکانم لەسەر بەهینە مەعاشی خانەنشینی لە هیچ وڵاتێکان نەبووە کە موچەکان دوا بکەوە بەڕاستیەوان پیر بوون و لە ماڵەوە ناتوانن هیچ کەسابەتێ بکەن. باشە بۆچی مەعاشی ئەوان دوا ئەخرێ ئەم مانگەیان ناونەتێ. بەڵێ من لەسەر ئەوە حەزم کرە و قسانە بکەم. ئەگە قسێکت نابێت جوانە خان لەبارەی ئەوەی کە بەڵێ لەبارەی ئەوەی کە کورد ئێستا گەڕانەوەی بەشە بودجەی هەرێم بکات بە مەرجێک بۆ بەشداریکردن لە حکوومەتی داهاتووی عێراقدا.
بەڵێ حەقا بەڕاستی کە باسی پێشمەرگەژەکەن پێشمەرگەکانمان دەستخۆشیان لێکەم بەڵام ئێمە بەداخەوە لە کاتی شەڕەکانە پێشمەرگەکانمان بیرەکەوێتەوانێ ئەوان کە معاسێکی وان نەبوو کە چەندمان گەلمەوە پێش هەر معاسیان نەئەدرایە بەڵام ئێستا لەبەر خاتری شەڕەکە پێز هەموو شتێ موچەی ئەوان پێشەکەوێت یاخوا هەر سەرکەوتوو بن حەقا موچەکەشیان زۆر زیاد کرێت پێشمەرگەکان. بەڵێ سپاس بۆ جوانەخان لە سلێمانیەوە. نەوزاد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک نەوزاد؟ کاشانە و کاتی خۆتیش باش. سپاس فەرموو کاک نەوزاد. وڵای من ئەڵێم چی بگاتە پێش وەخت موچە مادەی 140 تۆ کامیان ئەوە نییە ئەزانین چمیم ئەوەی ئەو بەشداری نەکرد بەشداری نەکرد چی ئەکا کێشەکە لەوێ هاتە ئەو بەشداری نەکرد. کەواتە پێت وایە بەشداریکردنی ئاماژەیەکە بۆ جێبەجێکردنی ئەم داواکاریانە وەگەر بەشداری بکا باشترە؟ بەڵێ بەشداری بکە باشترە خۆیان خەریکن ئەم 4 ساڵە ماوەی ئەم 4 ساڵە لە کوردستانە هەموو ئیدارەکان بێ بە یەک ئیدارە هێزێکی لەشکرێکی پێشمەرگە منەظەم و سەنگەرەکان خەلفی ئەمامی هەموو شتێک تەبعیە هەموو شتێک ئەو خەیرانەی لە ناو کوردستانێرن جارێ ئەو دەهاتەی ناخۆ بگەڕێنەوە بۆ غەزێنەی حکومەت بۆ دەهات ناکەمە لە کوردستانە هەرچی خوا خەریکن لە بەغا 4 ساڵە بێدەنگ بن بۆ خۆیان هیچ خۆیان بکەن ژێرخانێکی ئابووری حکومەت دروست بکەن معامل و شەریکات و کارگە بێن هەموو ناحێ قەزاکان بەتاڵە نەمێنێ خەریک ئەو شتە بن دوای ئەو ئیساگاگە بەشداری ناکات چیەکە ئەو کێشەکە لەوێ هاتا هیچ. سپاس بۆ کاک نەوزاد. ئاراس لە چەمشەماڵەوە ئەم کاتت باش کاگەراس؟ کاکشوان کاتە باش هەموو کاتێکت فەرموو. ڕێزی بە قوربان کاکشوان وەڵی بەنفسەت تەوارەکەتەوە بەڵێ ئەو قسەیانەی کە دوێنێ بەڕێز ئاشتی هاورامی کردی تقریبا نەویش خۆی لە تەوارەکەی توا بینێتەوە. بەڵێ وتی جەنابی هەموو قسەکانی بە پێچەوانەی ڕاستەوە بوو کە جەنابی وتی ئێمە بۆیە بەنزین ماگران کردووە ئەم شتانە ما کردووە لەبەرەوەی موچەی خەڵک دابینکەین. ئایا جەنابەت موچەی خەڵک دابینەکەی بەنزینت کردوتە 800 کوا موچەی خەڵک؟ بەڕێزم ئەمان ئەڵێن بەغا پارە بنێرە داوای برجە پارە لە بەغاکەین لەلایەکیش ئەڵێن ئێمە ملەتمان بە بەغا نییە لەبەرەوەی ئێمە برجەی خۆمان لە داهات سامانە سروشەکان دابین دەکەین. هەموو ئەو قسانەی کە دوێنێ کردی بە پێچەوانەکەی ڕاست بوو. شەوی جەنابمان هەموو بینەراریش بینیان کە عێزەت سابیر لە بەرنامەی پانۆڕەماوە قسەی کرد هەموو تاوانەکەیان کرد لەسەر ئەندام پەرلەمانەکان وتیان ئەندام پەرلەمانەکان بەنزینیان سەحری بەنزینیان زیاد کردووە. بەڵێ سپاس بۆ کاگاراس لە شەمشەماڵەوە. مام جەوهەر لە کۆیەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش مام جەوهەر. زۆر سپاس دەکەین کاک جەوهەر. لە ساڵی 2003 لە دوای ڕوخانی سەدام حوسێن کورد بە سیاسەتێکی بەقووەت بە هەرگرتووی بەبێ شێراعی فکرێکی نەهاتی حزبەتی بە نەهەت ببانە مەرجەعیەت لە کوردستان ئەوان بە هاتابیان گوت میلەتی کورد چی دەوێت لەبێ سەرکە لە سیاسەکان بزانن 52 سال شەڕ لە پێناوی چ بوو ئەنفال و کیمیاباران و شەهید لە پێناوی چ بوو ئایا تا ئێستا کورد دوژمنی خۆی نەناسی دەبێ وازە حزبەتی منملانی سیاسی بین و بە یەک مەربست لە بەغدا لەوێ دەرەش داواکاری حکوومەت کوردستان جێبەجێ بکەن نەک گوندە کوستەت ئاخا ئەوڕۆ کەشتێک لە گۆڕێ بەرامبەر داعش سبێنی میلەتی کوردان لەبەر بچی دەبێ ئەوانە وازن خۆشی ژیانی خۆیان بینن بە تەواتی بێنە سەر ساحەکەی ئەگەر ئەمە سواکەرین باسینێکی لەبەر دەبی بڵێن ئەگەر داوای مافی کوردستان دەبی تۆڵێک 52 ساڵێک کورد بکرێتەوە و هەروە تۆڵەسەرەوەی هەموو سۆسەکانی کوردستان بی ئەوە چارەسەری کێشەی کوردە و دەبی بۆ خۆشنا ڕێز دە چاپاتەی کوردستان بگرین کە ئەوڕۆ کە هەمووی هاتۆ ساحەکەی کە شەرەفێکی گەورەی کوردەوێتی زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندیەکەت. جەوهەر لە سلێمانیەوە. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێکم کاکە. سپاس دەکەین کاک جەوهەر. کاک شوانە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەمری واقع بەڕاستی خۆی ئەمڕۆ کە سیاسەتی ئەمریکا ئەوەیە کە کورد بەشداری لە حکوومەتی عێراقی بکە یعنی تۆ ناتوانانی مەرجێک دابنیت و یەکسەر بکشێتەوە ئایا کێشەی ئەو بوجە لەگەڵ عێراقا ئەویش کێشەی لەگەڵ کوردستان هەیە یعنی تا هیچ خەڵکی کوردستانیش بەڕاستی لای ڕوون نییە کێشەکە لای کامیانە لای کوردستانیش کێشە هەیە لای کوردستانیش بوجە نادیار و ناشەفاف و ناڕوونە چ لە بۆ هاوڵاتی چ بۆ حکوومەت یعنی بەڕاستی کێشەکە دوولایانەیە پێم وانی یەک لایەنە بێت خۆی نابێ بکشێنەوە چکە وەکو وتم ئەوە سەنگەرە ئێمە جارێک قسەمان لەسەر وەزیرەکان زان وەزیرەکان بانە کشێنەوە مەسان زۆر هاوڵاتی داوایەکە خۆیان کشان و دوایی قاچی خۆیان چوونەوە ئەوە سەنگەرە یعنی من پێم سەیرە کاڵن بەغا بەجێڵن بەغا ناتوانن بەجێ بێڵن
بە هیچ شێوەیە چونکە ئێمە سەنگەرمان لە بەغای ناتوانین سەنگەری بەغا چۆڵکەین کشانەوە لەوێ من پێم وایە شتێکی خراپە و ئەبێ مەرجیشیان نەبێ ئیشی لەسەر بکەن ئیشی لەسەرکەن و ئەگەر بکرێ ئومەی متحیدەوە کولایانی سێهم بێتە ناو قەزیەکە پێم وایە زۆر باشتر بێت دەست خۆشی بێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەڵمەت لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاگەڵمەت کاتر باش کاکە گیان سپاس فەرمو کاگەڵمەت بڵێ کاکە گیان وڵای هەر بە کورتی و بە پوختی و بە سەراحەت سەریە مەزاکەین لە تاریخی کووردا لەوەتی کورد لەگەڵ عەرەبە لەوەتی کورد لە عێراقایە سەرەتای عەرەبە تاوکو ئەو دەقەی هەموو حکومەتەکان تا ئەو دەقەی بەهێز بوون لەگەڵ کووردا بوون بەڵام کە بەهێز بوون یەکسەر کاگەڵمەت گوت لێمانە بەداخۆ نەیتوانی بەشدار بێت یاخود بەردەوامی لەگەڵماندا محەممەد لە کۆیەوە ئەم کاتت باش کاک محەممەد باش کاک شوان سپاس دەکەین کاک محەممەد فەرموو وڵای کاک شوان هەمون پێم باشە ینی هەموو مەردەکان پێش وەخت بی چکەوە 11 ساڵە بەغدا درۆ لەگەت کورد دەکایە هەمووی بەیەکەوە بکرێ بە مەرجی پێش هەمووی پێش وەخت ینی پێیان تەواقع بکەن ئیمزا بکەن هێزا بچنە حکوومەتەوە لەناچووکە 11 ساڵە جویان لەگە کورد کردە بە قورئان ئەو جارە بەواسەی داعش ئێمە چۆچینەوە مادەی 140 مان گرتوەوە ئەو جارە ئەوەمان لەدەست بڕۆ بە حیات خۆ چاومە بە باشە کاک محەممەد کاک جەوهەر لە سلێمانیەوە دەڵێت کشانەوە چ سوودێکی دەبێت بۆ کورد بۆ بکشێتەوە بۆ بەغا بەجێ بێڵێ ئەمە سەنگەرمان لە بەغدایەوە خۆی دەڵێت سەنگەر کاچوان چ لە سەنگەرمان لە بەغدایە ئەتوواگە هیچ شتێکت بۆ تەنفیز نەکا هیچ شتێکت بۆ تەدبیر نەکا لە بەغداد و لە بەغداد نەبی چی هێتا 11 ساڵە لە بەغدا من چی استفادەیە مادەی 140 ئەمە سێرم بۆ دێ کاچوان هەموو دووەلی ئەنحای عالم بە ئەمریکا و ئەوروپاوە گاڵتە بە عەرەبەکەن عەرەبیش گاڵتە بە کوردەکە من سێرم بۆ دێ هەموو دووەلەتی عالم ئەنحای عالم عەرەب مەکروهە لێیە بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە کۆیەوە عەبدوڵڵا لەگەڵماندایە بەڵێ کاک شوانتۆنیت زۆر سپاس کاک عەبدوڵڵا بڵێ فەرموو ئەوە من ڕایەکەم کە ئەوە هیچ ئەوە لام باش نییە کە بزەی پێشمەرگا کە بکرێتە سەر بکرێتە ئەوەی مەرجی بەشداریکردن لە حکومەت لەبەرەوەی کە ئێمە هەر کاتێک کە زیا بووینەوە عێراق بەتەمایە سەرۆکێڵم کارێ زیا بینەوە دەبێ داوای ئەوەی لە حکومەتی عێراق بکات کە مادەی 140 جێبەجێ بکاتنەوەکو بجا لەبەرەوەی کە دوای ئێمە جودا بووینەوە لە عێراق خۆ بەڕبەغدا ئەو کاتە ئەومان بجەمان بۆ نانێرێ لەبەرەوە من زۆر پێم باش نییە کە بجە بکرێتە مەرجی گفتوگۆکردن لەگەڵ بەغدا لەبەرەوەی بەڵێ کاک عەبدوڵڵا لەبەر چی لەبەرەوەی کە دوای هیوادارم قسەکانم نەبڕی بەڵێ فەرموو لەبەرەوەی کە دوایە کە ئێمە زیا بووینەوە لە عێراق هیچ گەرانتیەکمان نییە کە ئەو بجێ ناڕێ ئەو بجێ هەرە بڕێکە ئێمە زیا بووینەوە لەبەرەوەی دەهێر ئەو کات دەگەریشمان ئەکەونە زەنج نەک باشە سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە شکارتەوە کەریم لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک کەریم زۆر سپاس بۆ تۆش کاک کەریم ئەوەری ئەمڕۆمان ئاستی من پێم باشە ئەو مەرجانەی کە حکومەتی عێراقیدا پێش هەموو شتێک گەڕاندنەوەی ئەو ناوچان کوردستان و هەروەها حکومەتێکی شەراکەتی باشی کە هەر کەس چووە هەر پێگەیە گەر پۆستێک ئیشی پێ بکرێت بتوانێت ئەوەی کە لە ژێر دەستی ئاەتی تەسەڕوفی پێوە بکات بتوانێت بەرژەوەندی کردی تیا بەدی بێنرێت هەروەها پێشم باشە جارێ بۆ حکومەتی کوردی بۆ دەوڵەتی کوردی باسی لێ نەکرێت چونکە ئێمە ژێرخانی ئابووریمان زۆر کردە بەڕاستی ژێرخانی ئابووری بۆ پێکهێنانی دەوڵەتێکی سەربەخۆ پێش هەموو شتێکە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە بریتانیاوە کاکەم کاتە باش هەموو کاتێکت باش کاک عەلی بەڕێزی سپاس بۆ تۆ سپاس بۆ بابەتەکە و کە داوناوە حکومەتی عێراقی لە سەرانسەری عێراقا هەڵوەشاوەتەوە پێویست بەوە ناکات کە ئێمە مناقەشە لەسەر و مۆزوعە بکەین بەڵام شتێکەیە ئەگەر کورد لەگەڵ حکومەتی عێراقا دانیشێت ئەبێت سەقفێکی زەمەنیە بێت ئەبێ بە تایبەتی ئومەمی متحیدە یاخود دەوڵەتە زلهێزەکان بە مەردووی پێرن بۆ عێراق لەگەڵ
ئەوانە دانیشن لەبەر ئەوەی عەرەب سیقەی نییە لە عێراقا ویلایەتی فەقێ عێراقی داگیر کردووە ئیمڕۆ بە هەموو مەحافەزەکانی عێراقەوە جگە لە کوردستانی لێ دەرچێ ئەمە یەکەم قسەمە دووەم قسە حەزەکەم شتێکی ترتان پێ بڵێم بەڵێ فەرموو لە کوردستانە زۆر بەهاوەت و پەلاماری کوردستانیە. سپاس بۆ کاک عەلی لە بریتانیاوە لە فەیسبوکەوە هەناسە گەرمیانی نووسیوێتی دەبێت یەکەم مەرجی کورد ئەوە بێت گەڕانەوەی بودجە بێت دواتر دەبێت هەندێک کێشەی تر هەیە قسەی لەسەر بکرێتەوە بکرێنە مەرج بۆ حکوومەتی داهاتووی عێراق هێمن هەڵەبجەی نووسیوێتی بودجە و ڕێفراندۆم و 140 هەمووی گرنگن بیکەنە مەرج بۆ بەشداریکردن لە حکوومەتی داهاتووی عێراق چونکە باشترە ئەمجارە کورد وەک هەمان ڕێچکەی پێشتر نەڕوات ڕزگار جەبار زراری نووسیوێتی نابێت بە تەنیا بودجە بکرێتە مەرج بەڵکو دەبێت سەرجەم ئەو کارانەی کە پێشتر لەسەری ڕێک نەکەوتون پێویستە لەسەری ڕێک بکەون. کاک حەمید لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک حەمید. باش لە هەولێری پایتەختەوە. سپاس دەکەین فەرموو کاک حەمید. دیارە بەڕاستی ئەوە تەورەکەت زۆر هەسیارە ئەوە پێویستی بە بیرکردنەوە هەیە پێویستی بە دەستەیەکی زۆر شارەزا هەیە ئێمە لە کەرتوری ئیسرائیلە چەند دەستەوازەیەکمان هەیە بۆ تەکەلەپور وەکو هەسەیزی خەلی ئەمەک مەخانیا خابراک ئێحنا ئەخوان کاکە ئەو شانە دەبێت بکرێن لە کردار ئەوە مانادار دەستەفێکی زەمەنی بەدا بندرێ ئەوە دەبێت بە چاودێری نێوەندێکی نێودەوڵەتی بە چاودێری نێودەوڵەتەکان بێ نەتەوە یەکگرتوەکان بێ دەبێت بە نووسرابێ ئەو مافانەی کە ئێمە داوای دەکەین ئەم جۆرانە بەڕاستی ئەوە وەکو کوتانی لە هەوڵ وایە لە جێگایەکی چۆڵ و دوور و بێدەنگ یعنی بەڕاستی کاک ئەندام پەرلەمانەکان چونە ناو هۆڵی پەرلەمانەوە دەبێت ئەو وشە کۆنانە حەوت دەڵابەکانیان دابنێن و حەفڵێکی گەورەی لێ بدەن نابێت بە هیچ شێوە چێتە ناو هۆڵی پەرلەمانەوە بەسەوادانە سەر نوێ لێژەم بکرێنەوە ئێمە وشەی کرداریمان دەوێت کاکە گیان تاوەکوی دەبێت ئێمە چیمان لە عێراق دەوێت. بەڵێ سپاس بۆ کاک حەمید بەختیار لە بناری کۆسرەتەوە ئەم کاتت باش کاک بەختیار. ئەو کاتێەوەش باش فەرموو کاک بەختیار. خۆشی بەراوەکە لێ دەکەم. زۆر سپاس کاک بەختیار. کاک بەختیار دەبێت کورد گەڕانەوەی بەشە بۆجێ هەرێم کات بە مەرجیان ئەو کێشانەی تر کە تا ئێستا کێشەی نێوان هەولێر و بەغدان و پێیان دەوتری کێشەی هەڵواسرا و تا ئێستا جێبەجێ نەکراون چارەسەر نەکراون. بەڵێ وڵای برای بەڕێز برۆ پێشبەرگەی قساکەم. بەڵێ چەند ساڵە لەوەتی بواری تەشتا 100 ساڵە بیر دەکەمەوە لەوەتی هەیە حکومەتی بەغدا خۆی چەسێرێتەوە و کێشە بۆ شاکلەوە بۆ دروست دەکات دازەمەوە تا پەرلەمانتارانە ئێمە لێ چیەکەن کەی دەبێ بن ئاوات بەوە دەخوازم هیوادارم پێشەوەی شەهید بم بوچەی پێشبەرگەشت زیاد بکرێت پێشەوەی بە شەهید بم پێشەوەی بکوژرێم هەچ کاتێک سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بوچەی پێشبەرگەی زیاد کرد بن لێرەوە دەستخۆشی دەکەم چای باز دەکەم بەس ئاوات بەوە دەخوازم ئاواتی بن ئەوەیە بوچەی پێشبەرگە زیاد کرێت تاکەی و بەڵێوانە وڵی عیبە وڵی عیبە حکومەت عیبە بڵێ بر حکومەتە ئۆکەی حکومەتە 100,000 وەرەگرم 30,000 بێ دەژێڕێتەوە 470,000. سپاس بۆ کاک بەختیار لە بناری کۆسرەتەوە. ئیبراهیم لە هەولێرەوە. ئەم کاتە باش هەموو کاتێکت باش کاک ئیبراهیم. لە خۆشتان دەکەم لە تەوەری ئەوڕۆ ڕازی تەوەریشی زۆر بەهێز زۆر ینی کاریگەرە. سپاس دەکەم کاک ئیبراهیم. ملەتی کورد ئێستا بە هەمووی ینی ڕاستی ئێستا لێک دێ هەموو تاوای گوزەکە دەکەن بەس گوزە ئەساسی ئێستا گوزەکە ئەساسی نەتەوە ئێستا لایەنی سێزەکە هەموو ڕێکەوە لەسەر چەند خانێکە ئەوی خاڵی گرنگ دارشکە ئەو کارە ساتە بەسەر ملەتی کوردان لێتە دێژن و عەشرەفە و پێشوە و سەرۆک وەزیرانی پێشکە مالکی بەسەر سەرۆکی کوردستان داسەستان. بەڵێ قسەت ماوە کاک ئیبراهیم. سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبوکەوە ئاسۆ کەرکووکی نووسیوێتی ئەمڕۆ مالکی وتی نابێت هیچ بەرگارێک پێش پێکێنانی حکوومەت بکرێت بۆیە ئەو مەبەستی ئەوە بوو کە بودجە نەدەن بە هەرێم و بیبڕن بۆیە من پێم باشە کورد مەرجی پێشوەختە دابنێت بۆ پێکێنانی حکوومەتی یەکەم بودجەی هەرێم بدات و ئەو پارەی کە نەدراوە بیداتەوە کە لە 2011ەوە لە 111 نێدراوە و دوو مادەی 140 بکرێت بە مەرجێکی تر لەو مەرجانە. سیامەند لەگەڵماندایە لە چۆمانەوە ئەم کاتت باش سپاس دەکەین کاک سیامەند. دەستخۆشی بەرامەکەت لێکم کاکشوان. زۆر سپاس. فەرموو کاک سیامەند
چ بۆ چوونێکت هەیە لەبارەی تەورەکەەوە کورد دەبێت گەڕانەوەی بودجە بکە بە مەرجی سەرەکی بەشداریکردن لە حکومەتی من مەرجی سەرەکی بە هاوکاری UN بیان وڵاتێکی زلهێزبی چونکە بەڕاستی بەڕای من حەڵەبەکان زۆر لە داعشی چاکردنینە وەکو درڕندەی بەڵام هەورۆ ئەوانە لە پیسەشیزی خۆ پێشانەدەن داعش لە پیستی خۆی پێشانەدا دەناوانە هەر عەرەبن و هەر خەڵکەشێوەنە بەڕای من کە بوزە نادرێ و یان هەندێک ناف نادرێن بەڕاستی بەشێک خەتایمەیە بەڕاستی مالیشی دە ئێمە ڕابینی یعنی ڕەنگە خەڵکێک هەبی بەڵێنی پێدابی بە کەیفی خۆی ئەوە بیدەنە مالیشی وازی هێنا بۆ هەموو چارشەمان وتارەشێدا ئەو وتارە تەنها وەخت خۆ لە سەدام حوسێن و ئەحمەد حەسەن بەکر و ئەوانەوە شاوە یعنی 2000 ساردەی زمانی ئەو وتارانەیە بەڕاستی منیش زۆر لەگەڵ برادران هاوڕامە بەڕاستی بەسی سپاس بۆ پەیوەندەکەت فریشتە لە سلێمانیەوە لەگەڵماندایە بەڵێ سڵاو لێ بێ فریشتەخان وەڵامی زۆر زۆر دەستخۆشیتان لێ یەکەم سپاس دەکەین فریشتەخان سپاسی شتەکەن ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بەڵێ باشە فریشتەخان گوێت لێمانە بەداخەوە پەیوەندەکەی پشڕا لە فەیسبوکەوە ئالانی ئەلەن لە بریتانیەوە کۆمنتەکەی نووسیوە دەڵێت ئێمە پێش ئەوەی باسی بودجە و مەرج بکەین پێویستە سەیرێکی مێژووی عراق بکەین کە هیچ کام لە حکوومەتە یەک لە دوایەکەکانی عراق لە بەرژەوەندی کوردە نەبووە لە هەمووی ڕوونتر لە وتە تازەکانی ئەم دوایی مالیکی کە لە پەلەقاژەی دەسەڵاتدا وتی مەرجی پێشوەخت قبول نییە بە کوردی و بە کورتی عەرەب و مێژووی عراق چارەی کوردی نەویستووە و نایەوێت ئەگەر بودجە بکەین بە مەرج بێگومان ئەوانیش مەرجیان دەبێت و زۆر دووریش نییە کورد تاوانبار بکەن وچانێک و بەردەوامی لەگەڵتان دووبارە سڵاوتان هەبێ بەڕێزان لە فەیسبوکەوە خەسرە و ئەمین نووسیتی پێویستە کورد گەڕانەوەی بودجە یەکێک بێت لە مەرجەکانی هەروەها گەڕانەوەی ناوچە تازە ئازادکراوەکان بەڕسمی بکاتە مەرجێکی تر بە بێگەڕانەوە بۆ مادەی 140 کاروان لە سلێمانیەوە ئەم کاتت باشکا کاروان ئەم کاتە باشکار سپاس دەکەین فەرموو کاروان بەڕاستی من نازانم ئەم حکوومەتە ئیشوکاری چی ئەم هەموو ڕایۆژکاری هەیە ئەم هەموو خەبیری سیاسی هەیە یعنی بۆ چی دایناوە من زۆرم پێسەیرەکە خەڵک یعنی پێشنیاری واکە لە حکوومەت پێشنیارەکانی زۆر لە حکوومەت باشتر یعنی بەڕێی من ئەڵەم حکوومەتی ئەم هەموو ڕایۆژکار و خەبیر و هەموو مەعاشە زیادە بووە دابینێرێتەوە ماڵەوە بەرنامەی کۆکویەوە دانێ ڕای خەڵک وەرگدە زۆر پێم باشترنەوە یعنی حکوومەت ئەوە نەبچوو بووەتەوە ئەوە نەبچوو بووەتەوە ئەگەر هاوڵاتێکی سادە پێشنیارەکە زۆر پێشنیارەکانی لە حکوومەت باشترە يعني حكومة تو بخاوة على ولا من صارمه بابا يوم صارمان بتشيه تو هجنو مقام هم خلق دسي بيه كي هلا على خلق يدري أن قال لك يعني حكومة تو خود راجل ما يكوا في أساس شيء تو بخاوة على كذا صارم من يجي كنا ما بي صوت اللي يعني وصلته دسي ما خلق قال لي ما بي صوت اللي بزي كم كوا كي دي بزي كي لا كم صالي كان يعني أم حمودروي لقال خلق تاكي فراسك حق واقعنا دەسەڵاتداری کوردی واقعانە بیرکەنەوە بەڵێ سپاس بۆ کاکاروان لە سلێمانیەوە وریا لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک وریا ئەم کاتت باش کاک شوان فەرموو کاک وریا بڵێ دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بەڕاستی تەورێکی زۆر زۆر جوانە ڕای من دەربارەی ئەم بابەتە ئەوەیە کە ئەگەر کورد ئەم بابەتە و یعنی پرسی بودجە و پرسی مافی تاریخ خۆنووسین نەکاتە مەرجێکی پێشوەخت ئەبێ چی تر بکاتە مەرجی پێشوەخت یعنی چی شتێکمان هەیە بۆ ئەوی چی شتێکی کەمان هەیە بۆ ئەوی بکەینە مەرجی پێشوەخت بۆ ئەوی بەشداری بکەین ئەگەر ئەمانە نەکەینە مەرجمان نەبێ تەنها وەرگرتنی چەند وەزارەتێک و دەست نیشانکردنی چەند کەسانێکە ببن بە وەزیر و هیچی تر بەڕای من ئەوانە و کۆمەڵێک شتی تریش هەیە کە ئەبێ کورد خۆی بۆ یعنی بە تایبەتی خۆی بۆ تەرخانکە بەو شەرتە بەشداری لە حکومەت بکە منیش ینی باوەڕێکی تەواویشم بۆ ینی هەیە کە ئەگەری ئەوەی زۆر زۆر هەیە کە وەکو ئیتیفاقیی هەولێر ئەم مەرجانەشمان بۆ جێبەجێ نەکەن بە هیوای ئەوم کە ئەم مەرجانە جێبەجێکەن و ئەو مەرجە بێتە ئەو شتانە بێتە مەرجی پێشوەخت و سپاس بۆ کاگوریا لە کەرکووکەوە لە فەیسبوکەوە هەیە من بەزنجی نووسێتی موچە گرنگە بەڵام زۆر شتی تر هەن لەوە گرنگتر پێویستە بیکاتە مەرج وەک ناوچە دابراوەکان نامە کوردستانی نووسێتی
کۆنفدراڵی و مسۆگەرکردنی هاوپەیمانی هەمیشەیی ئەمریکا و ئەوروپا هەر لەو بارەیەوە سانە ڕانیە نووسویەتی کورد دەبێت واز لە خەونی وەرگرتنەوەی کەرکووک و ناوچە دابراوەکان بێنێت چونکە ئەوە زۆر مەحاڵە کورد ئەوەندەی لەبەردەستیانە پێیان بەڕێوە ناچێت ئینجا نازانم زۆر ڕوون نییە باس لەوە دەکات کە دەڵێ خوددا دەکا بودجەکەمان بۆ دەگەڕێنەوە دەبێت مەمنون بن وەک خۆی نووسیت ئێمە تێبینی سانە ڕانیە بوو لە فەیسبووکەوە. مەغدید لەگەڵماندایە لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش. مەغدید لە کەڵەکچیەوە گوێت لێمانە کاک مەغدید بەداخەوە پەیوەندەکەی بشڕا. پۆڵا لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک پۆڵا. ئەم کاتەی تۆ بینەرانی خۆشەویست و ڕێز و خۆشەویستیش بۆ یەکەیەکەی پێشمەرگە قارەمانەکانی هەر کات پارچەی کوردستان کات شوان بەداوای لێبوردن لە زەنابت و لە بینەران کەمێک لە تەوەرەکە دەدەچم ئەگەر کات هەبوو بە دوو ڕستەش دەربارەی بوجە قسە دەکەم. چەند ڕۆژێکە دەنگۆی ئەوە هەیە لە هەولێر گوایە ئەو 10,000 تا 15,000 خوێندکارە عەرەبە سونانەی کە هاتوونەتە هەولێر لە داوایان کردووە لە زانکۆکانی کوردستان وەربگیرێن. بەڕاستی ئەگەر بڕیارێکی بەو شێوە بدرێت کارە ساتێکی زۆر گەورە تووشی کوردستان دەبێ و شێوەکە لە شێوەکانی بە عەرەبکردن لە هەمان کاتدا بە هەمان ژمارە گەر عەرەبانەوە جێن دەبێت خوێندکاری کورد بنێردرێنەوە ماڵەوە. ئەمەش گرفتی دانەمەزراندن و چوونەوە ماڵەوەی خوێندکاران دروست دەکا کەواتە داوا لە بەڕێز وەزیری خوێندنی باڵا دەکەم نەچێتە ژێر ڕکێفی ئەو بڕیارەوە چونکە کارە سات دروست دەکا. سەبارەت بە تەوەرەکە چێت کاک شوان ئەگەر ماوە درێژ بکەی فەرموو بەڵێ زۆر بە کورتی کاکەوە. بەڕاستی شەرمە ئێمە بۆ داوای بودجە بکەین بیکەینە مەرج چونکە ئێمە ئەوانە چوون لە عێراق لە بەغداد سوێندیان خواردە کەواتە ئەوانە نانووسک عێراقین ئایا کورد خەباتی کردووە بۆ بودجە ئەوانەکانی شەنداڵتان لەبیر چووە لە برسانە ڕەقبوونەوە ئێمە هەرەی بودجەمانەیان ئەنفالی یەکەم و دووەم چاوەڕێ بن ئەگەر وا بیر بکەن. بەڵام کاک پۆڵا سپاس بۆ پەیوەندەکەت بەڵام ئەوەی ئێستا کە لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت ئاماژەی پێدەدەن کە بۆتە ڕێگر و کۆست لە بەردەم کارەکانیاندا نەبوونی بودجەیە و نەبوونی بودجەش یاخود بڕینی بەشە بودجە هەرێمی کوردستان بۆتە گرفتێک و بۆتە هۆی دروستکردنی قەیرانێکی دارایی کە ئێستا هەرێمی کوردستان ئەو توانە گەورەی نییە بۆ کۆمەکردنی هەموو ئەو ئارانەی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. نەورۆز لەگەڵماندایە لە شیلاتزێەوە ئەم کاتت باش. سپاس دەکەم بەڵێ فەرموو. بەڵێ پێشی لە پشت بەڕێمەتەستم. سپاس کاک نەورۆز. بەڵێ مامۆستا بەس دلەیەکەوە بچی من هەیە لە قانوتی هەوا. بەڵێ فەرموو. تەلەفۆنە ناهەڵگیرم مامۆستا. کاک نەورۆز پەیوەندی بۆ هەیە یان مەشغوڵە لۆدی لەسرە فشاری لەسرە یان ئەوەیە ئەو ژمارانی نییە کە تۆ ژمارەی مایکی خەڵکن تۆ پەیوەندیان پێوە دەکەی ئێستا خۆشحاڵی کە پەیوەندەکەت وەرگیراوە با لەسەر تەوەرەکە قسە بکەین فەرموو. بەڵێ ڕەنگە ئەوە پەیوەندی ترمان لەگەڵدا بێ بۆیە کاک نەورۆز ئێستا و کاتێک کە ماوتە با لەسەر تەوەرەکە قسە بکەین فەرموو. بەڵێ مامۆستا دیگە من بۆ پشتە مامۆستا ڕاستی ئەگەرەکە گەلەکە نیوە نوچ بریوت بەس تقریبا هندینە بیرە ما مشكلة جل حكومته إيروغي هنا. بله. دينو من أقوى الميل إيروغي لممستو أهد عندهم تلمون إيروغي ده يشمل خرب وغرجون دي أخويا أو نبو فاقير الجوية مثلا شن بني عم بتشتغل إنه كي ممستو عم قابلنا كي حدا بجنا هني عن حدا دوت بقت لنا هنا كردستاني نفس شتا دينو من وانا خرب وغرجون دي أخويا. بله سپاس بو كاك نوروز لشيلات زيوة. دانا لسليمانية وام كاتب باش. ئەم کاتت باش بەڕێزەکەم سپاس دەکەین کاکدانا فەرموو. بەڕێزی منەوێ بە کورتی لەسەرم تەوەرە چەند خاڵێ بخەمە ڕوو ئێمە لە بەهۆی ئەم شەڕێک کە دروستوە لەگەڵ داعشە چەندەها شەهیدمان ناوە چەندەها خوێنمان ڕشتووە چەندەها کەس بێ باوک بووە بێ برا بووە بێ مێرد بووە ئێمە نابێت سازە لەسەر خوێنی شەهیدەکانمان بکەین ئێمە بێ پێشەکی پێش وەخت داوای جێبەجێکردنی خاڵەکانی مادەی 140 بکەین ئەو جا بچینە حکومەتی بەغداوە ئەگەر ئەوە نەکەین کەواتە هیچ شتێکمان نەکردووە. زۆر سپاس دەکەم بەڕێزەکەم. سپاس بۆ کاکدانا لە سلێمانیەوە. ئەحمەد لە دوهۆکەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. کاک شوان. سپاس فەرموو کاک ئەحمەد. کاک شوان سەبارەت
بۆ مۆچە و بەشداریکردن لە حکوومەتەوەی دێ مۆچە نەم مشکلە نەمهمە ئیشێما لەگەڵ عێراق مهم هەیە و ئەهەم هەیە ئەهەمترین تشت مادەی 140 مادەی 140 تطبيع حرفيا صد بكتن بشتي دواي احصاء دواي استفتاء باشي اوانك امانه شيبي موشكده شيبتين احوالي بيشمركده شيبتين نبض غازه شيبتين حموشان شيبتين ايما عاطفه اشنكي عاطفه ندين اما اول دانشر كتله كردي لا برلمان كتله كردي لا وزاره لا عسكري كاتي دانو صاندن بيجن ورقاكا ما دسدو شل ديني مشاركه دقه جهناني مشاركه لكن بس ايمان حتى كان كده بتنوا باردوخ العراق باشا باردوخ من باشا شر سر ما لداعش شر ما العراق كلنا حاشي مالكي ديسو عبادي نفسي يمكن بس وجه دم وشاو بدل كده ابدا دبتن سپاس بە کاک ئەحمەد ئاسۆ لە دەربەندی خانەوە بەڕێز من پێم وایە گەڕانەوەی بودجە مافێکی سەرەتایی هەر تاگەی کوردە وەک هاوڵاتێکی عراقی پێویستی قابلی گفتوگۆ نیە بە هیچ شێوەیە بۆیە ئەگەر بێت حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆ لەسەر بودجە بکات کەواتە هەموو شتەکانی ترمان گۆڕان بودجە مافێکی سەرەتایی خەڵکی کوردستانە وەک هەر هاوڵاتێکی تر لە عراق قابلی هیچ گفتوگۆیەک نییە من پێم وایە کەناڵەکەی جەنابتانەوە بینیم چەند بەرپرسێکی حکومی کوردی کە دەرانیشن ئاڵێن بودجەی کوردستان ئەبێتە مەرجمان من پێم وایە قابلی گفتوگۆ نییە ئەگەر قەرار بێ ئێمە تاکێکی عراقی بین وەک هەر هاوڵەتێکی تر لە بەسرا لە بەغدا لە کوێکوێ ئەبێ ئەمە مافێکی سەرەتایی ئەمە وێ قابلی هیچ گفتوگۆیەک نەبێت پێشەوەی هەر تاکێکی کورد بچێتە حکومەت عراقیەوە پێش هەموو شتێک ئەبێ بودجەی خەڵکی کوردستان بگەڕێتەوە وەیە داوام لە حکوومەتی هەرێمی کوردستانە پێشەوەی بڕاتە بەغدا مافە سەرەتایەکان کەەوە یەکێک لە بچووکترین بافکەرتاکی کورد لە عراقای دەوەک هەر هاوڵەتێکی تر ئەبێ ئەوانە بگەڕێنەوە دوایەوە قابلی گفتوگۆکردنی شتەیە باشترین شتیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان گەڕانەوەی بودجە ناوجە دابڕاوەکان بۆ سەر هەرێمی کوردستان واتە خەڵەنەقین کەرکوو شەنگال بودجێ ئەوانەش سەر هەرێمی کوردستان ئێمە هەوڵی بەدەستێنانی ئەمانە بین سپاس بۆ کاگاسۆ لە دەربەندی خانەوە ئەنوەر حەمەلاو لە فەیسبوکەوە نووسیوێتی پێویستە کورد هەموو کێشەکانی بکاتە مەرج لەگەڵ حکوومەتی عراقدا باچیتر دەستی بە کورد نەکەن کوردی ژواز بێنێت لە گفتوگۆی عاتیفانە ئەگەر عاتفیانە کار بکەن متمانەی خەڵکی بە یەکجارەکی لەدەست دەدەن کەریم لە هەڵەبجەوە سڵاو دەبێ کا کەریم سڵاو براجم ئێوارەتان باش سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو کا کەریم ڕاستی من پێم وایە مەسەلەی بودجە بکرێت بە مەرج شتێکی هەڵایە لەبەر ئەوەی ئینسانێکی ڕەشبین نیم بەڵام ئەتوانم بڵێم ئینسانی ڕەگەستپەرستم بەر ئەوەی هەر کەس ئەو عەرەبانەی کە ئێستا لە ناو شارەکانی کوردستانە سواڵەکەن هەر یەکێک لەوانە بگریت بیکەی بە دەوڵەت وەزیرانی عراق لە دوای 3 ڕۆژ ئەبێت بە دژمنی میلەتی کورد و ئەمجا یەکەم مەرج ئەبێتە هۆی سەرکەوتنی ئێمە لەگەڵ حکوومەتی عراقا ئەوەیەک دایەنی سێیەم بکرێت بە ناوبژیوان دابنێت یا UN یا ئەمریکا یا اتحادی ئەوروپا و بە شێوەیەکی تر مەسەلەی بودجە مالیکی ڕستی ئەم خەڵکەی بڕیوە بەڕاستی ئێسش هەڕەشەکات ئەمڕۆ لە وتارەکەیە ئەوەی حکوومەتی زۆری نەیە کرد یعنی کورد بەبێ هیچ مەرجێک بەشداری بکاتەوە لە حکوومەتی عێراقا شتێکی زۆر هەڵەیە زۆر سپاسمانە سپاس بۆ کاکەریم لە هەڵەبجەوە جەزا لە سلێمانیەوە دوا پەیوەندیمان ئەم کاتت باش کاک جەزا ئەم کاتێ باش کاکشوان زۆر سپاس دەکەین فەرموو بەنسبەت بودجە وڵای بە بودجە حەق نییە بکەی بە مەرج بەڵێ بودجە حەق نییە بکرێ بە مەرج و بودجە حەقی شەرعی خۆمانە لە چاوی بەغا دەریبێنین ئەو بودجەی کە تایتە چەند مانگە نەدراوە خوێنی تاکە شەهیدێکی کوردستان نایەنێت کە ئێمە خوێنی بۆ ئەڕژین لەسەر خاکی کوردستان کە من وەک فەرمانبەرێکی قسەکەم پێشمەرگە نیم بەڵام دوو برام پێشمەرگەن لە جەلەولان تێگەی من داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان سازش لەسەر موچە نەکا من تا ئێستا 2 مانگە موچەم وەرنەگرتووە باوەڕ ڕێبێت کرێچیشم 2 مانگە کرێخانووشم نەیاوە بەڵام موچە گرنگ نییە بۆ ئێمە دوای حەق و مافی خۆمان بکەین موچە لە چاوی حکوومەتی بەغا دەربێنین مادەی 140 جێبەجێ بکرێت ئیسا دەرفەتێکی زێڕینە بۆ سەربەخۆیی کوردستان ئێستا هەلێکی باشمان لەبەردەستایە بۆ سەربەخۆیی کوردستان ئێمە داهاتی بەغامان هەر ناوێت کاکە داهات کە سەربەخۆ بین داهاتی هەرێمی کوردستان باوەڕ هەبێت زۆری لە خۆمان زیاترەوە توانی مووسڵ و کەرکووکیشی لەگەڵا بەخێو بکەین بەڵێ سپاس بۆ کاک جەزا لە سلێمانیەوە بەڕێزان تا سبێنێ هەر لای خۆشی دەبن